بە ئامادەبوونی سەرۆکی یەکێتی تۆپی پێی کوردستان و جەماوەرێکی زۆر لا درێژەی بەڕێوەچوونی یاریەکانی خولی تیپەپلەدۆکانی کوردستان یانەی چەمچەماڵ لەسەر یاریگای خۆی میوانداری یانەی ڕزگاری کرد. لە یاریەکی چارە نووسازدا یانەی ڕزگاری توانی بە ئەنجامی گۆڵێکی بێوەڵام کە لە خولەکی 55 تۆمار کرا لە یانەی چەمچەماڵ و باتەوە و لەسەر حسابی چەمچەماڵ و بۆ یەکەم جار لە مێژوویدا خۆی بگەێنێتە تیپەپلەیەکەکانی کوردستان. سپاس ستایشێکی بێپایان بۆ خوتای گەورە کە لە سەرەتای خولەوە یارمەتی ئێمەی داوە تاوە ئێستا ناومانە بەبێ خەسارە. سپاس بەخوای گەورە ئیمڕۆ لە نێو خاک و جەماوەری یانەی وەرشی چەمچەماڵە توانمان 1-0 سەرکەوتن بەدەست بێنین و سەرکەین بۆ خولی پلەکانی کوردستان. ئینشەڵڵا لە ساڵی داهاتووشدا ئامانجمان بۆ سەرۆترە بێت و ئەنجامی باشتریش و دڵخۆشکەریشمانە بێت. دەستخۆشی لە هەردوو لایەنەکەم بەڕاستی یاریەکی زۆر جوانیان کرد لێرەنە. دەستخۆشی لەو جمهورە خۆشەویستەیەکەم کە حەماسەتێکی زیاتری دا بە یاریەکە و سوپاسی یەکە یاریزانانی ینی وەرزشی ڕزگاریەکەم بۆ ئەم پێشکەوتنە کە لە مێژووی ڕزگاریە بۆ یەکەم جارە ئەم یانەیە بچێتە پلەیەکەکان و پیرۆزمان بێ و پیرۆزی ئیشەڵا چەمچەماڵیش دوای ئەمە سەرکەوتن بەدەست دێرێت. لە خولەکی 78 یاریەکەشدا یاریزانی ژمارە 6 یانەی چەمچەماڵ لێدانێکی یەکلاکەرەوەی لەدەستدا. ڕاهێنەری یانەی چەمچەماڵیش ئاماژەی بۆەوە کرد لەگەڵ ئەوەی یاریزانانی یانەکەی یاریەکی باشیان بەرامبەر ڕزگاری ئەنجامدا بەڵام بەخت یاوەریان نەبوو هەوڵ دەدەن لە یاریدا هاتوویان بەرامبەر خانەقین قەرەبووی شکستەکەیان بکەنەوە. بەتاکید ئیمڕۆ من پێتەڵم شانس لەگەڵمان نەبوو هەر ئەوە نەبوو ناتوانم میسکە بڵمەوە تۆ یاریەکە لە پێش چاوی هەموو کەناڵەکانایە دوو گەم ئەتوانم بڵم لەسەر تیپەکە بووین بەڵام شانس لەگەڵام و تەنانەت نەماتوانین پەناتریش گۆڵکەین. ناڵێم زۆر باشبوون بەڵام خراپش نەبوون ئەوە تا هەلی زۆر ئاسانمان لە دەستدا و بەڵام شانس یاوەرمان نەبوو. پیرۆزبایی لە ینی وەرشی ڕزگاریەکەم بۆ سەرکەوتنیان بۆ خولی پلەیەکی کوردستان وەکو ئاشکرا لە هەموو یاریەکان ئێمە وجودی خۆمان سەرف کردو و لە هەموو یاریەکە حەقی ساحەمان داوە بەڵام بەهۆی ئەوەی زۆری فرسە چواندنمان لە یاریەکانە هۆکاری خراپی ئەنجامەکانمان بووە. ئەمڕۆژ بە هەمان شێوە فرسەی زۆرمان فەوتان هەروە پەناتێکشمان چوان کەمە هۆکار بووە دۆڕانی تیپەکە. ئیشەڵا لە یاریەکانی ترا قەرەبوویەکەینەوە ئەتوانین بە یەک یاری سەرکەوینەوە بۆ خولی پلەیەکی کوردستان. ئیشەڵا بەڵێن بە هەرەندەران و هەروە دەستەی کارگەڕیان نەگادین. بڕیارە لە هەفتەی داهاتوودا چەمچەماڵ ڕوبەرووی خانەقین ببێتەوە کە لە ڕۆژی شەمەدا و لە تیر و پشکێکدا شوێن و کاتی یاریەکە دیاری دەکرێت. لە ئەگەری بردنەوەی چەمچەماڵ لە خانەقین چەمچەماڵ سەر دەکەوێت بۆ تیپەپلەیەکەکانی کوردستان و لە ئەگەری شکستی چەمچەماڵیش ئەوە یانەکە لە ڕیزی پلەدۆکاندا دەمێنێتەوە. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.